لە سەر هێرشکردنە سەر مامۆستا ئاینیەکەی شاری هەولێر فراکسیۆنی پارتی وەڵامی پێنج فراکسیۆنەکەیدایەوە و ڕایگەیاند ئەو لایەنانە خۆیان لە بەرپرسیارەتی دەزنەوە. لەسەر پرسی دەوڵەتی کوردی دوو کار بەدەستی باڵای رووسیا ڕایەنگەیاند ڕێز لە داواکاری کورد دەگرن، بەڵام لەگەڵ یەک پارچەیی خاکی عێراق و سووریادان. هێزەکانی یەپەگا شارۆچکەی شەدادیەیان لە پارێزگای حەسەکە کۆنتڕۆڵ کرد و ڕێگەی هاتوچۆی چەکدارانی داعشیان لە مووسڵەوە بۆ ڕەقە بڕی. هەڵۆکانی ئازادی کوردستان بەرپرسیارەتی تەقینەوەکەی ئەنقەرەی لە ئەستۆگرت و هەڕەشەی بەردەوام بوونی هێرشەکانی دەکات. This is NRT News. جارێکی تر سڵاوتان لێبێت. لە سەر دۆسەی هێرشکردنە سەر مامۆستا ئاینیەکە لە شاری هەولێر فراکسیۆنی پارتی وەڵامی فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامیدایەوە و ڕایگەیاند ئەو ڕاگەندراوە خۆ دزینەوەیە لە بەرپرسیارەتی، چونکە ئەو لایەنانە بە گوێرەی قەبارەی خۆیان بەشدارن لە دەسەڵاتداری و حکومڕانی کوردستان. لە ڕاگەندراوەکەدا فراکسیۆنی پارتی دەڵێت قەدری ئەم وڵاتە تەنها لای ئەوانە، نەک ئەو لایەنانەی کە جگە لە خۆ دزینەوە و سیاسەتی دووفاقیانە توانای هەڵگرتنی هیچ بەرپرسیارەتیەکیان نییە. مامۆستایەکی ئاینی لە شاری هەولێر دەڵێت دوای نوێژی هەینی لەلایەن چەند کەسێکەوە هێرش کراوەتە سەری کە خۆیان بە ئەندامی هێزەکانی ئاسایش ناساندووە. نادرکانی کوردەیی کە وتاربێژی مزگەوتی مەلاقادر خۆشناوە ئاماژەی بەوەش کرد ئەو کەسانی هێرشیان کردووە تەقەیان کردووە و بەو هۆیەوە نوێشخوێنێک و کوڕێکی بریندار بووە. داوای مافی خەڵکیمان کردووە لە وتارەکان وەکو مامۆستانی تر لەتر دیارە ئەو قسانەمان دەکرد کاتێکی ئەچیان لەولاوە گوتیم ئەویان گوتیم من ئاسایشم ئەوش گوتیمە سێ ئاسایشین سێ بنکە لێرە هەیە هەر سێ بنکەکەی هاتوین جەماعەتی ڕێکخراوناوچە بخۆیان ویان گوت عەدەدێکی زۆر بوون لەتر لەولاوەدا لە نوێژخوێنێکیاندا دوای تر بۆ هەراهاتینە دەرێ لە بەر دەرگەی مزگەوت یەکیان هات سەرخی غازی پێبوو بە ڕیشی منەوەنا. لەسەر ڕووداوەکانی سەرڕۆژی ڕابردووی شاری هەولێر فراکسیۆنەکانی گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ و بزوتنەوەی ئیسلامی لە پەرلەمانی کوردستان ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە و ڕایانگەیان لەم ڕۆژانەدا لە شاری هەولێر پەلاماری پزیشک و مامۆستایانی ئاینی دراوە و سالاشی مەدەنی فڕێنراوە و دەستگیر کراون و تەقە لە بارەگای حیزبی کراوە. ئەو پێنج فراکسیۆنە ئاماژە بەوەش دەکەن دۆخی هەرێمی کوردستان بە زۆرێکە کە پێویستە وەڵامی داخوازی و ناڕەزایەتی خەڵک بدرێتەوە، نەک بە ترس و تۆقاندن هەوڵی بێدەنگکردنیان بدرێت. ناکرێت گەر حکوومەتێک لە دابینکردنی بشێوی خەڵکەکەی شکستی هێناوە لە دابینکردنی ئەمن و ئاسایش و سەقامگیری شکست بێنێ. بۆیە دەسەڵاتداران لە هەولێر ئەرچی بەرپرسیارەتیان دەگەوێتە ئەستەوە. بۆیە ئێستا ئەرچی دەسەڵاتە بۆ ئەوەی نیازپاچەکەی پیشاندا و ئەنجامی ئەوانە بۆ هەم خەڵک ڕووکاتەوە دەبێت پێمان بڵێ بکەری ئەو تاوانانە و ئەو کردەوە خراپانە چێن. فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیش لە پەرلەمانی کوردستان لە ڕاگەیاندراوێکدا وەڵامی پێنج فراکسیۆنەکەی دایەوە و دەڵێت ئەو جۆرە مخاتەبەیە بە خۆدزینەوە لە بەرپرسیارەتی دەزانن، چونکە ئەو لایەنانە بە گوێری قەبارەی خۆیان بەشدارن لە دەسەڵاتداری حکومڕانی کوردستان. فراکسیۆنی پارتی ڕاشی گەیاندووە کاتێک لە ماوەی ڕابردوودا هێرش کرایە سەر بارەگاکانیان ئەو لایەنانە هەم بێدەنگی و هەم بێ هەڵوێستیشیان هەڵبژارد و بەوەش ناسنامەی دووفاقیان هەڵگرت. لەسەر ڕووداوەکە NRT پەیوەندی بە پارێزگاری هەولێرەوە کردو، بەڵام ئامادە نەبوو هیچ لێدوانێک بدات. هاوکات پۆلیسی هەولێر ئاماژەی بەوە کرد لەبەر ئەوەی تا ئێستا ئەو مامۆستا ئاینیە سکاڵای یاسایی تۆمان نەکردووە ئامادەنین لێدوان بدەن. هاوکات ئاسایشی هەولێر بە NRT ڕاگەیاند هیچ کارمەندێکی ئەوان هێرشی نەکردوتە سەر وتاربێژە و لێکۆڵینەوەش لە ڕووداوەکە دەستی پێکردووە. سەرۆکی فراکسیۆنی پارتیش لە ئەنجومەنی پارێزگای هەولێر دەڵێت لە هەولێر ئاسایش بەرقەرارە و نابێت ڕێگە بەو جۆرەکارانە بدرێت. پاش ڕووداوەکە ئیتساڵم بە زۆر برادرانەوە کرد لە ئاسایش و لە پۆلیس و ئەوانە حقیقەت برادرانی ئاسایش ئەوانش ینی لە هەمان کاتە زۆر نیگەران بوون کە باسی ئەو بابەتە کرایە، چونکە ئێمە ئەبینین ینی لە هەولێر ئەمن و ئاسایشی بەرقرار هەیە، هەموو خەڵک شاهێدی ئەوە ئەدەکە هەولێر شارێکی ئارامە، بەڵام ئەم کارە ساتانە کە دروست دەبن هەروەکو وتم ینی خەڵکانێک هەیە لەوانەیە لە خۆیەوە قرار بداتن. ئێمە قابلی قبول نییە ئەم شتانە، بەڵام ئەوەی بە نسبەت ئاسایش و پۆلیسەوە گرنگە سقامگیری شاری هەولێرە. ئەو ڕووداوە لە کاتێکدایە سەر ڕۆژێک پێش ئێستاش هەر لە شاری هەولێر لە گەڕەشی مامۆستایان
تەقە لە ماڵی عەبدولفەتاح ناوبەرگەیی وتاربێژی مزگەوتی حاجی سیدیق کراو. لەسەر ئەو ڕووداوەش پۆلیسی هەولێر ڕاگەیاند لێکۆڵینەوەیان دەست پێ کردووە و دواتر ئەنجامەکەی ئاشکرا دەکەن. ئومێد چۆمانی NRT هەولێر. وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەڵامی لێدوانەکانی ئەردۆغانی دایەوە و ڕایگەیاند واشنتن هیچ جۆرە چەکێکی ڕادستی یەکینەکانی پاراستنی گەل نەکردووە. مارک تۆنەر وتەبێژ وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند ئەمریکا یەپەگەی پرچەک نەکردووە و هیچ بەڵگەیەکیش نییە بیسەلمێنێ یەپەگا بە شێوەیەک لە شێوەکان چەکی ئەمریکای گەیاندبێتە دەستی پەکەکە. ئەو لێدوانەی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دوای ئەوە دێت ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆککۆماری تورکیا ڕایگەیاند یەپەگا کە ئەمریکا چەکی ڕادەست دەکات تەقینەوەکەی ئەنقەرەی ئەنجامداوە و چەکەکان دژی هاوڵاتیانی مەدەنی سووریا بەکاردەهێنێت. پێشتریش چەند جارێک وەزارەتی بەرگری ئەمریکا ڕایگەیاندووە کە هاوکاری یەپەگەیان کردووە و لە ڕێگەی فڕۆکەوە چەک و کەرەستەی سەربازیان فڕێداوەتە خوارەوە. سەبارەت بە وەڵامی وەزارەتی دەرەوەی ئەمریکا هونەر ئەنوەر پەیامنێرمان لە نیویۆرکەوە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە لەگەڵمان دەبێت هەروەها لەبارەی کۆبوونەوەی وەفدێکی ئەمریکا و رووسیا لە بەلجیکا بەرزان حەسەن پەیامنێرمان لە برۆکسلەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا دێمە لای تۆ هونە سڵاو دەبێ زانیاری زیاتر لەسەر وەڵامی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ تورکیا. بەڵێ سڵاوتان لەبێت دوای ئەوەی کە سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تایب ئەردۆغان نیگەرانیەکانی دەربارەی هاوکاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ کوردانی سووریا و یەکەکە پیشاندا لە وەڵامی ئەمەدا دوای تەقینەوەکانی ئەنکەرەش بۆ ڕەوانەوەی نیگەرانەکانی تورکیا وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە ڕێگەی جێگیری وتەبێژی وەزارەتی دەرەوە ئاماژەی بەوە کرد کە ئەمان ڕاستەخۆ هیچ چەشێکە نەداوە بە یەپەکە و یەپەکەش هیچ بەڵگەیەک لەبەر دەستدا نییە کە ئەم چەکانی ڕادستی پەکەکە کردبێ. بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە یاریەکە تێدەگات هەمیشە تورکیا دەیەوێت بە بیانووی تاوانبارکردنی یەپەکەوە دەستێژەکانی بۆ سەر سووریا و هەروەها کوردانی سووریا بکات. ویلایەتە یەکگرتووەکان باش لەم یاریە تێدەگات و بەلایەنەوە زۆر گرنگە کوردانی سووریا کە لە ئێستا لە جەنگێکی گەورەدان لەگەڵ داعشدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام پەیوەندی ڕاستەخۆی لەگەڵ یەپەکە دەمێنێ و هیچ کاریگەریشی نێگەتیڤ ناکات لەسەر پەیوەندیەکانی ئەمریکا و یەپەکە. بەڵام تورکیا پلەیەرێکی زۆر کاریگەرە لە ناوچەکەدا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەبێت باڵانس لە بینی هەردوو لادا بپارێزێت دەستکات بە ڕەوانەوەی نیگەرانەکانی تورکیا و تورکیا لەوە تێبگەێنێت کە ویلایەتە یەکگرتووەکان پێویستی بە کوردانی سووریا دەبێت و هیچ کاتێک پەیوەندیەکانی قەتار ناکات لەگەڵ کوردانی سووریادا. بەڵێ بەرەزان ئێمە ئاماژەمەوەدا ببورن دیارەوتمان لە ببورن بەرەزان ئێمە ئاماژەمان بۆدا کە دوو وەفدی ئەمریکا و رووسیا وتمان لە بەلجیکا کۆبوونەتەوە ببورن لە سویسرا کۆبوونەتەوە. پەیامنێرمان کاروان محەممەد لە شاری بازلەوە لە سویسرا لەگەڵماندایە. کاروان سڵاو لێبێ زانیاری زیاتر لەسەر کۆبوونەوەکەی وەفدی ئەمریکی و رووسی. بەڵێ چەند دیبلۆماتکارێکی ڕۆژاوای ڕایان گەیاند کە چەند بەرپرسێکی سەربازی ئەمریکی و ڕووسی لە شاری جنێف کۆبوونەتەوە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە یەخستن یان نزیکنەوەی بۆچوونەکانیان سەبارەت بە ئایندەی سووریا و هەروەها جەنگی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامی و بەرەی نووسڕە لە وڵاتەدا گفتوگۆکان پێش دەست پێکردنی کۆبوونەوەیەکی نەتەوە یەکگرتووەکانە سەبارەت بە سووریا لەو کۆبوونەوەدا وا بڕیارە نەتەوە یەکگرتووەکان بە بڕیارێک داوا لە هەموو لایەنەکانی جەنگ بکات لە سووریادا کە کۆتایی بە جەنگ و بردبان بهێن و گفتوگۆکان دەست پێ بکەنەوە. هەروەک ناوەندە دیبلۆماتیەکان ڕایان گەیاندووە ڕێکخراوی پرۆگرامی خۆراکی جیهانی سەر بە نەتەوە یەکگرتووەکان بەنیازە ڕێککەوتنێک لەگەڵ کۆمپانیایەکی فڕۆکەوانی مەدەنی ڕووسیدا بکات بۆ گەیاندنی خۆراک و یارمەتیە مرۆییەکان بە دانیشتوانی شاری دێرەزۆری سووریا کە لەلایەن ڕێکخراوی داعشەوە گەمارۆ دراوە. هەردوانی وەڕێ ئەمڕۆژ لە شاری جنێفی سویسرا
لە شاری جنێفی سویسرا حەڤە وڵاتەکەی کە بە گروپی نێودەوڵەتی هاوکارانی سووریا ناسراون بە سەرپەرشتی ستیڤان دیمستۆرا کۆبوونەوە بۆ گفتوگۆکردن سەبارەت بە ئالیەتی وەستاندنی جەنگ و هەروەها دەستگەیاندنی یارمەتی مرۆیەکان بە شارۆچکە گەمارۆدراوەکان و ئەم هەوڵە دیبلۆماتیانەش لە کاتێکدایە کە چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ کۆتایی هێنان بە وادەی کە کۆنگرێت ژنێفسەی تێدا هەڵپسێراوە کە 25 شوباڵدا. بەڵێ هەنەر سەبارەت بەوەی کە چڕایەکی جیاواز هەیە لە ئەمریکا لەبارەی هێرشەکانی تورکیا بۆ سەر یەپەگا. بەڵێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام ئیدانەی ئەو هێرشانەی کردووە بۆ سەر یەپەکە چێکم یەپەکە وەکو وەزانرێ تاکە هێزی کاریگەرە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا متمانەی پێ بکات بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش بەردەوام ئەم نیگەرانیە هەم لەسەر شەقامی ئەمریکی هەم لە زاری فەرمی بەرپرسانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە هەیە تا ڕادەیەک فشارێکی بەرچاو هەیە لەسەر حکوومەتی تورکیا کە هەم هێرشانە ڕابگرێت بە تایبەتی دوای هاتنی وەفدی کوردانی تورکیا بۆ ئەمریکا و باسکردنی ئەم بارودۆخەی تورکیا لە ئێستادا لە کۆنگرێسی ئەمریکا لە ئێستادا حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام لە پەیوەندیدایە لەگەڵ حکوومەتی تورکیا بۆ هەم ڕاگررتنی ئەم هێرشانە لەسەر سووریا و هەم چاکردنی بارودۆخی ئەمنی ناوچە کوردیەکان لە تورکیادا. لەم بارەیەوە ئەوەی کە پەیوەندی هەیە بە هاوکاریەکانەوە بۆ یەپەگا ینی هەرچەندە وەزارەتی دەرەوەی ئەمریکا وەڵامی تورکیای داوەتەوە بەڵام لە میدیاکانەوە چۆن باس لە ڕخنەکانی تورکیا دەکرێت بۆ ئەمریکا؟ بەڵێ ڕخنەکانی تورکیا بە واقعی سیر ناکرێت لە ڕاگەاندنەکانی ئەمریکاوە ئەوی ئەمە لێرە هەستمان پێکرد بێت شەقامی ئەمریکی لە نیگەرانەکانی تورکیا تێدەگات و مەبەستی سەرەکی تورکیاش تێدەکەن کە بۆ ئەوەیە جارێکی تر هێرش کاتەوە سەر کوردانی تورکیا کوردانی تورکیا و هەروەها کوردانی سووریاش کەم تورکیا چەندین جار ڕایگەیانەوە کە دەوێت سەرباز بنێرە بۆ سووریا و سەیتەرە بکات بەسەر و ناوچە کوردیانەدا بە بیانووی شەڕدژی تیرۆر بەڵام ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چ شەقامی ئەمریکا چ بەرپرسانی فەرمی ویلایەتە یەکگرتووەکان لەو نیگەرانانە تێدەگەن وەکو پێشتری ژامەژەم پێکرد هەوڵ دەدەن باڵانسێک لە بینی هەم کوردانی سووریا و هەروەها حکوومەتی تورکیا ڕابگرن بەوەی کە بەردەوام لە لێدوانە فەرمیەکانیاندا ئاماژە بەوە دەکەن کە نەخێر ئەو یارمەتیە سەربازیانە بەو شێوەیە نییە کە تورکیا باسی دەکات بەڵکو دەکرێت ئێمە لە ئێستادا هاوپەیمانی لەگەڵ کوردانی سووریا بکەین بەڵام ناکرێت بە هۆی فشاری حکوومەتی تورکیاوە ئێمە یارمەتیەکانمان ئەوەی کە هەبێت بۆ کوردانی سووریا و یەپەکە ڕابگرین. بەڵێ ئەگەر بە زانیاری زیاتر ئەمە ڕوونکەیتەوە هونەر ینی پێشتر ئەوە ڕوون بوو کە ئەمریکا لە ڕێگەی فڕۆکەوە بە چەند ڕێگەیەکی جیاواز چەکی دەدا بە شەڕوانانی یەپەگە بەڵام ئێستا وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت ئێمە چەکمان نەداوە بە یەپەگە ینی لەم بارەیەوە چی دەوترێت لە ئێستادا چ زانیاریەک دروستە؟ بەڵێ زانیاری دروستەوەیە کە بە شێوەیەک لە شێوەکان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ناڕاستەوخۆ یارمەتی یەپەکەی داوە ئەو لێدوانی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕاستە کە ڕاستەوخۆ چەک نەدراوە بە یەپەکە بەڵام لە ڕاپرسیەکەی چەند دەرگایەکی ڕاگەیاندنی ئەمریکا کە ئەمڕۆ ڕیسێرچیان لەسەر ئەم بابەتە کردووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە ناڕاستەخۆ چەکی داوە بە یەپەکە واتە یارمەتیەکانی ویلایەتە یەکگرتووەکان کە بە یەپەکە گەیشتووە بە شێوەیەکی ناڕاستەخۆ بۆیە وەزارەتی دەرەوە دەتوانێت بڵێت کە ئێمە ڕاستەخۆ یەپەکە یارمەتی لە ئێمە وەرنەگرتووە وەکو پێشتر ژامەژەم پێکرد ویلایەتە یەکگرتووەکان پێویستی بەهۆیە باڵانسێک بپارێزێ بە تایبەتی لەگەڵ تورکیادا کە بەهۆی موقعی استراتیژی تورکیاوە ئەمریکا هەمیشە بە گرنگی سێری دەکات بەڵام جۆری یارمەتیەکان وەکو پێشتر ئاماژەم پێکرد بە ناڕاستەخۆ بوو و لەبەر ئەوەی یەپەکە لە منتیقەیەکی زۆر حساسدایە وەروەها چواردەوری بە چەند ناوچەیەک ژیراوە کە تورکیا ڕاستەوخۆ بە شێوەیەکی حساس سێری دەکات لەبەرەوە ویلایەتە یەکگرتووەکان هەمیشە هەوڵی ڕاگررتنی باڵانسێ دەکات نەک ئەوەی کە تورکیا نیگەران بێ و لە هەمان کاتیشە نایەنەوێت چەکدارانی یەپەکە هیچ ڕاگررتنێک لە هێرشەکانیان بۆ سەر داعش بوەسێنن لەبەرەوە ویلایەتە یەکگرتووەکان بەردەوام جەخت لەوە دەکاتەوە کە کوردانی سووریا و شۆڕشی کوردانی سووریا لە سووریا دەبێت ڕێزی لێبژیرێت هەم لەلایەن تورکیا و هەم لەلایەن وڵاتانی ناوچەکەوە. بەڵێ کاروان دێمەوە لای تۆ لە چەند ڕۆژێکە باس لەوە دەکرێت کە هەوڵێک هەیە بۆ دروستکردنی ناوچەی جەفرین لە سووریا دەمێ بزانم ئەمە چۆن باس کرا لە کۆبوونەوەی هەردوو وەفدی سەربازی ئەمریکی و ڕووسی.
بەڵێ ئەو زانیاریانەی کە سەبارەت بە دانیشتنی وەفدەکەی رووسیا ئەمریکا هەیە زۆر چڕوپڕ نین سەبارەت بە و خاڵانی کە گفتوگۆی لەسەر کراوە بە تایبەتی دروستکردنی پشتێنەیەکی ئەمنی لە باکووری سووریادا ئەوەی کە زیاتر باسی لێکراوە وەکو دیبلۆماتکارەکان ئاماژەیان پێکردووە گفتوگۆ لێک نزیکردنەوەی بیر و بۆچوونەکانی ئەمریکا و رووسیا بووە سەبارەت بە وەستاندنی جەنگ چکە هۆکاری نەوەستاندنی جەنگ بووە هۆی هەڵپساردنی کۆنگرەی جنێفسیەوە بۆ هۆیشەوە ئۆپۆزیسیۆن جنێفی بەجێهێشت و گەڕایەوە هەروەها دوای ئەوەش لە کۆنگرەی میونخنا بە هەمان شێوە جارێککە ڕێکەوتن لەسەر ئەوە کرایەوە کە لە ماوەی هەفتەیە کە جەنگی سووریا کۆتایی پێبێنێت بۆردومانەکانی رووسیا و سوپای سووریا بۆ سەر شار و شارشەکان کۆتایی پێبێنێت بۆی قۆناغی دووەمی گفتوگۆکان دەست پێ بکرێتەوە بەڵام هەفتەکە بەسەر چۆ تا ئێستش بۆردومانەکان نەوەستێنراوە ئەمەش بۆتە هۆیەوەی جارێکی کە ئەنجومەنی ئاسایشی نێودوڵەتی ئەم شەوکۆ دەبێتەوە لە نیویۆرک سەبارەت بۆ و بارودۆخە و هەروەها دوانیوەڕۆی ئەمڕۆژ دیمستۆرا سەرپەرشتی کۆبوونەوەیکی حەڤە وڵاتەکەی گروپی نێودوڵەتی هاوکارانی سووریای کرد و گفتوگویان سەبارەت بە دۆزینەوەی ئالێتێک کرد بۆ وەستاندنی جەنگ و گەیاندنی هاوکاریە مرۆیەکان بە خەڵکی گەمارۆدراوی شار و شارشەکانی سووریا بۆ ئەوەی هەوڵ بدەن لە ماوەی لە ئایندێکی نزیک تا گفتوگۆکانی ژنێفسێ جاری کە دووبارە دەست پێ بکاتەوە بەڵام گفتوگۆکردن سەبارەت بە دروستکردنی پشتێنەی ئەمنی هێشتا نەبووتە باسی یان زانیاری لەسەرکاروان بەر لەوەی بچمە لای هونەر بۆ زانیاری زیاتر لەبارەی کۆبنەوەکەی ئەنجومەنی ئاسایش لە نیویۆرک ئەو لە نیویۆرکە ئێستا ینی کاروان لە میدیاکانەوە چ شتێک باس کرا لەبارەی کۆبنەوەی ئەم دوو وەفدە سەربازیی ئەمریکا و رووسیا ئەوەی کە باس کراوە تەنها کۆمەڵی زانیاری کەمە ناوەرۆکی زانیاریەکان ئایا ئەمریکا و رووسیا گەشتونەتە خاڵێکی هاوبەشیان ڕێکەوتنێکی هاوبەش سەبارەت بە بارودۆخی سووریا یان نەتایسەوە ئاشکرا نەکراوە تەنها ئەوەی کە باس کراوە دانیشتنەکەی ئەو دوو وەفدەیە وەفدی هەردوو وڵاتە هەروەها ڕێکەوتنی ڕێکخراوی پرۆگرامی خۆراکی جیهانیە لەگەڵ کۆمپانیایەکی فڕۆکەوانی رووسی کە خۆراک و یارمەتی مرۆیەکان بگەێنێتە شارۆچکەی دێرەزۆری سووری کە لەلایەن ڕێکخراوی دەوڵەتی ئیسلامیەوە گەمارۆ دراوە بەڵام وردەکاری دانیشتنەکان و ئەو خاڵانەی کە وەفدی ئەمریکا و رووسیا گەشتونەتە ڕێکەوتنێک لەسەری هێشتا باس نەکراوە بەڵام پێدەچێت دانیشتنەکەی ئەم شەوی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی زانیاری زیاتر ئاشکرا بکات بەهۆی ئەوەی داواکاری دانیشتنەکە لەسەر داواکاری رووسیا بووە و رووسیا دەیەوێت کە بڕیارێکی نێودەوڵەتی دەربکرێت ڕێگری لە هێرشی سەربازی سوپای تورکیا بکرێت بۆ سەر خاکی سووریا. بەڵێ هونەر چ زانیاریەک هەیە لەسەر دانیشتنەکەی ئەنجومەنی ئاسایش لە نیویۆرک؟ بەڵێ خاڵی سەرەکی جیاوازی نێوان رووسیا و ویلایەتە یەکگرتووەکان بەڕاستی لەسەر ڕۆشنی ئەسەدە ویلایەتە یەکگرتووەکان پێی وایە بەنە ڕۆشنی ئەسەد کێشەی سووریا ئەگەر چارەسەریش بێت چارەسەریشی موقت دەبێت چارەسەری دائمی نابێت لەبەرەوە بەردەوام لە پەیوەندیدان لەگەڵ حکوومەتی رووسیادا کە بە جۆرێک لە جۆرەکان قەنەعەت بە رووسیا بکەن کە لە کۆتاییدا دەبێت ئەسەد بڕوە لەم چوارچێوەیەشدا چەندین جار هەم لە ئەوروپا هەم لێر لە ئەمریکا گفتوگۆکان گەیشتونتە ئەوەی کە دەبێت رووسیا هەڵوەستی خۆی بەڕوونی بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بڵێ کە چییە لە ئایندەی ئەسەد چییە لە سووریادا ئەمە خاڵی جیاوازیەکانە ئەم کۆبوونەوەی نەتەوەیەکگرتووەکانی ئەمڕۆ بڕیار وایە ئەم شەو ئەنجام بدرێت لەو چوارچێوەدایە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی هێنانی چەند هاوپەیمانێک کە ئەندامی سەرەکی با بڵێن نەتەوەیەکگرتووەکانن بڕیار وایە فشاری پێویست بخەنە سەر رووسیا بۆی لە کۆتاییدا رووسیا قەنەعەت بۆ بکات کە لە کێشەی سووریا کێشەیەکە کە ئەگەر 5 ساڵی تریش بەردەوام بێ بەنە ڕۆشنی ئەسەد بەردەوام دەبێت لەبەرەوە لەم چوارچێوەدا هەوڵە دیبلۆماسیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوامە بۆ قەنەعەت پێکردنی رووسیا ئێستا رووسیا بەردەوام لەسەر ئەو ڕائیخۆیەتی کە پێی وایە مانەوەی ئەسەد بۆ ڕاگرتنی باڵانسی ئەمنیە لە ناوچەکە و هیچ پاشەکشێکی لە هەڵوێستی خۆی نەکردووە. بەڵێ هونەر دوور لەم پرسە چ زانیاریەکی نوێ هەیە لەسەر هەڵبژاردنە ناوخۆیەکانی کۆماریەکان و دیموکراتەکان لە ئەمریکا؟
بەڵێ هەڵبژارە ناوخۆیەکان و پێڕۆژەکان بۆ کۆشکی سپی بەردەوامە ئێستا لە ویلایەتی ساوس کارۆلاینە کارۆلانای باشوور کاندیدانی هەم دیموکرات هەم کۆمارەکان هەوڵەکانی خۆیان شڕ کردوێتەوە بۆ ئاڕاستەی کە بتوانن زۆرترین دەنگ بەدەست بێنن لەم چوارچێوەشدا ئەوەی کە ئێستا جێگەی مشتومڕێکی زۆری میدیاکانی ئەمریکا و خەڵکی ئەمریکایە ئەویش هێرشەکانی دۆناڵد ترامپ بوو بۆ سەر پاپای ڤاتیکان کە پاپای ڤاتیکانی بە پاپایەکی سیاسی ناوبرد لەم بەرامبەر ئەمەشدا پاپای ڤاتیکان وەڵامی هێرشەکانی دۆناڵد ترامپی دایەوە بەوەی کە ئەو ئیدعایی کە دۆناڵد ترامپ بەردەوام دێڵێتەوە بریتێ لەوەی کە دیوارێک دروست بکات لە بینی سنووری ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا و مەکسیک بۆ ئەوەی کە ڕێگری بکات لە هاتنی کۆچبەری نایاسایی بۆ ئەمریکا وەکو دەزانرێتە ئێستا 11 ملیۆن کۆچبەری نایاسایی لە ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بوونی هەیە زۆرینەی ئەو کۆچبەرە نایاسایانەش لە ڕێگەی ئەو سنوورەوە هاتوون کە لە نێوان مەکسیک و ویلایەتە یەکگرتوەکاندایە دۆناڵد ترامپ لە بانگەشەی هەڵبژاردنەکەدا چەندین جار ئەمەی وتوەتەوە ئەگەر لە کاتێکدا ئەو بوو بە سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ئەم دیوارە دروست دەکات بۆیە پاپا ڕخنی لە دۆناڵد ترامپ کرد بەوەی کە پێی وابوو خەڵکی مەسیحی دیوار دروست ناکەن بەڵکو هەوڵ دەدەن پردێک دروستکەن بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان خەڵکیدا لەبەرەوە ئێستا مشتومڕی بیندیاکانی ئەمریکا لەوەیە ئایا تا چەندێک ئەم لێدوانەی ترامپ بەرامبەر پاپای ڤاتیکان زەرەر لە دەنگی دۆناڵد ترامپ دەدات و دەزانرێت دۆناڵد ترامپ تاکو ئێستا زۆرترین دەنگەکانی کۆمارەکانی هەیە لە 35 دەنگی کۆمارەکانی بۆ خۆی مسۆگەر کردووە بەڵام چاوەڕێت دەکرێت بزانرێت ئایا ئەم لێدوانە نێگەتیڤی ترامپ بەرامبەر پاپای ڤاتیکان تا چەند کاریگەری نێگەتیڤی لەسەر دەنگەکانی دەبێت. سپاس بۆ هونەر ئەنوەر پەیامبێر ئێنارتی لە نیویۆرکەوە وەها کاروان محەممەد لە شاری بازل لە سویسرەوە. وتەبێژی هێزەکانی سووریای دیموکرات کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی شەدادی لە باشووری حەسەکە ڕاگەیاند. تەڵال سلۆ بە ئاژانسی هەوارنیوزی نزیک لە پەیەدەی ڕاگەیاند ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەی شەدادی سێشەممی ڕابردوو دەست پێ کرد و فڕۆکە جەنگەکانی هاوپەیمانانیش بەشداریان تێدا کرد. وتیشی جگە لە کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە 51 گوندی ناوچەکە کۆنتڕۆڵ کراونەتەوە و ئێستا کەمتر لە 10 گوند لە ژێر دەسەڵاتی داعشدا ماون و بە کۆنتڕۆڵکردنەوەی ئەو گوندانە هیچ ناوچەیەکی پارێزگای حەسەکە لە ژێر دەستی داعشدا نامێنێت. شارۆچکەی شەدادی مانگی شوباتی ساڵی 2014 لە لایەن داعشەوە کۆنتڕۆڵ کرا و 6 کیلۆمەتر دەکەوێتە باشووری حەسەکە. بە کۆنتڕۆڵکردنەوەی شارۆچکەکە ڕێگەی سەرەکی نێوان ڕەقە و مووسڵ کە دوو شاری گەورەی ژێر دەسەڵاتی داعشدان لە سووریا و عێراق پەکی کەوتووە. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز بڵاوی کردەوە هەڵۆکانی ئازادی کوردستان بەرپرسیارەتی تەقینەوەکەی ئەنقەرەی لە ئەستۆ گرت. ئاژانسەکە ئاماژەی بۆ داوە هەڵۆکانی ئازادی کوردستان لە ڕاگەندراوێک کە لە پێگەی خۆیان لە تۆڕەکانی ئینتەرنێتدا بڵاویان کردوتەوە بەرپرسیارەتی تەقینەوەکەیان لە ئەستۆ گرتووە و هاوکات هەڕەشەی بەردەوامی دانیان کردووە بە هێرشەکانیان. ئاماژەیان بۆش داوە ئەنجامدانی تەقینەوەکە وەڵامێک بووە بۆ سیاسەتەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا. باگوێری ڕاگەندراوەکەی هەڵۆکانی ئازادی کوردستان هێرشەکە لەلایەن کەسێکەوە ئەنجام درراوە بە ناوی عەبدولباقی سۆلەمەس کە نازناوەکەی زنار ڕاپەڕین بووە و ساڵی 1989 لە پارێزگای وان لەدایک بووە. ڕۆژی چوارشەممە تەقینەوەیەک لە ئەنقەرە ڕوویدا و لە ئەنجامدا 28 کەس کوژران و 61 کەسی تر بریندار بوون. ڕۆژێک دوای تەقینەوەکەش هەریەکە لە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا و ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا یەپەگە و پەکەکەیان بە ئەنجامدانی تەقینەوەکە تۆمەتبار کرد. وتەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا و نوێنەری ئەو وڵاتە لە نەتەوە یەکگرتووەکان لە دوو لێدوانی جیاوازدا سەبارەت بە پرسی دەوڵەتی کوردی دەڵێن هەرچەندە وڵاتەکەیان ڕێز لە داواکاری کورد دەگرێت بۆ سەربەخۆیی بەڵام لەگەڵ یەکپارچەیی خاکی عێراق و سووریادان. پرسی دەوڵەتی کوردی کە لە ئێستادا لە هەموو کات زیاتر بووەتە جێی باسی ناوەندە زانستی و ڕاگەیاندنەکان و تا ئاستێکی زۆریش بەڕای چاودێران هەلومەرجی دروستبوونی هاتووەتە پێشەوە بەڵام لە ئاسی نێودەوڵەتیدا پشتیوانیەکی ئەو تۆی لێ ناکرێت. هەرچەندە وڵاتانی ڕۆژئاوا لە شەڕی دژی داعشدا بە شێوەیەکی سەرەکی پشت بە کورد دەبەستن بەڵام بەردەوام ئەوە دەدەن بە گوێی هاوڵاتیان و بەرپرسانی کووردە کە ئەوان لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق و سووریادان. لە ئێستاشدا جگە لە وڵاتانی ڕۆژئاوا رووسیاش وەک زلهێزێکی جیهانی هاتۆتە گۆڕەپانەکە و
بووەتە کارەکتەری سەرەکی لەو ڕووداوانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە سووریادا ڕوودەدەن. هەڵوێستی ئەو وڵاتەش ڕاستەخۆ کاریگەری دەبێت لەسەر پێگەی کورد و دیاریکردنی چارەنووسی. بەڵام دیارە لێدوانەکانی رووسیاش بە هەمان شێوەی وڵاتانی ڕۆژئاوا بەدڵی بەرپرسانی کورد نین. ئەوە تا لە وەڵامی پرسیارێکدا سەبارەت بە دامەزراندنی دەوڵەتی کوردی لە سووریا ماریا زاخارۆڤ و تەبێژی وەزارەتی دەرەوەی رووسیا ڕایگەیاند. مۆسکۆ لە ماوەی ڕابردوودا وەڵامی ئەو پرسیارەی داوەتەوە کە لەگەڵ سووریایەکی یەکگرتوودایە کە مافی سەرجەم پێکاتەکانی تێدا پارێزراو بێت. پرسیاری دامەزراندنی هەرێمێکی سربەخۆ لە ناو سووریادا نیگەرانی بەدوای خۆیان هێنێ. رووسیا هەمان شتی وتۆ لە چەند ساڵی ڕابردوودا. ئێمە سووریا وەک دەوڵەتێکی سربەخۆ سەرۆر و دیموکراتە بینین کە نوێنەری چەندین ئاین و بیر و باوەڕ لە خۆ دەگرێت و دەتوانن پێکەوە بە ئاشتیانە تایدا بژین. هەمیشە وتومانە کە ئێمە ئەم دەوڵەتە بە دابەژنەکراوی دەبینین. هەر لەسەر پرسی دەوڵەتی کوردی نوێنەری رووسیا لە نەتەوەی گرتووەکان دەڵێت هەرچەندە وڵاتەکەی ڕێز لە داواکاری کوردەکان دەگرێت بۆ سربەخۆیی بەڵام لەگەڵ یەک پارچەی خاکی عێراق و سووریادایە. ڤیتالی چۆرکین نوێنەری رووسیا لە نەتەوەی گرتووەکان لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەی کۆمیرسانتی رووسی سەبارەت بە هەڵوێستی رووسیا لەسەر دروستکردنی دەوڵەتی کوردی ڕایگەیاند وڵاتەکەی لەگەڵ بەشێک لە داواکاری و پێداویستی کوردەکانی عێراقدایە بەڵام نابێت ببێتە هۆی هەڵوەشاندنەوەی دەوڵەت چونکە کێشەکان ئاڵۆستر دەکات. ئەوەش تا ڕادێک هاوشێوەی قسەکانی عەبادیە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕایگەیاند ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ سربەخۆی هەرێم کاریگەری نابێت و تەنها کێشەکان قوڵتر دەکاتەوە. ئەو نوێنەرەی رووسیا پێی وایە هەرێمێکی سربەخۆ و ژیانێکی باش بەسە بۆ کورد و دەڵێت کوردەکان توانیویانە ناوچەیەکی تایبەت بە خۆیان لە عێراقدا هەبێت لە ئێستاشدا لە ناوچەکانی تری عێراق ژیانێکی خۆشتریان هەیە. هاتنی داعش بۆ ناوچەکە و گەڕانەوەی رووسیا بۆ گۆڕەپانی ململانەیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پرسی ئایندەی کورد و دەوڵەتی کوردیان کردووەتە جێگەی باەخی ناوەندەکانی مۆسکۆ و واشنتۆن. هەرچەندە لە سیاسەتی فەرمیاندا هەردوو وڵاتەکە لەگەڵ مانەوەی یەکپارچەی خاکی عێراقدان بەڵام ڕوون نییە بەرژەوەندەکانیان سیاسەتی پشتی پەردەیان بە چه ئاڕاستەیەکدا دەبن. سەرهەنگ ئیسماعیل NRT. وچانێک و بەردەوامین. لە پەیامنێرانەوە بە سپۆنسەری شیری ئاڵتونسا ڕێکان گروپ. وەزیری کشتتوکاڵی هەرێم ڕایگەیاند بەغدا لە قەیراندایە و ناتوانێت موچەی فەرمانبەرانی هەرێم دابین کات و تەنها مزایەدە دەکات. عەبدولستار مەجید وەزیری کشتتوکاڵی هەرێم لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ NRT ڕایگەیاند عێراق جددی نییە لە چارەسەرکردنی کێشەکان و هیچ بیانوویەکیش لە بەردەم بەرپرسانی بەغدا نەماوە بۆ ڕێگریکردن لە هاوردەکردنی پەلەوەر و هێلکە بە بیانووی پەتای ئەنفلەوەنزای باڵندە. دیارە مەبەستیەوەیە لە هاوردەکردنی پەلەوەر و هێلکە بە بیانووی پەتای ئەنفلەوەنزای باڵندە لە هەرێمەوە بۆ شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق. وەزیری کشتتوکاڵی هەرێم ڕاشیگەیاند عێراق دەیەوێت فشار لەسەر هەرێم دروست بکات و سزایی بدات و نایەوێت کێشەکان چارەسەر بکات. عێراق ئێستا خۆی ناتوانێت بەڕاستی موچەی فەرمانبەرانی خۆی دابینکەوە تووشی کێشە بووە حەقەتەن. ئەم پێم وایە ئەوە ئیستیغلالکردنی ئەو بارودۆخێکی ئێستا هەرێم پێدا تێدەپەڕێت لەوەی کە ناتوانین موچەی فەرمانبەران بە باشی دابین بکرێ بە ڕێکپێشی بدرێ و ڕاوچی خراپە لە ئاوی قوڕاو ڕاو دەکا زدینی لە قەزیەکانی تر ینی حتا لە قەزێ مەناعکردنی ئەو مریشک و بەرهەمەکانی مریشکی هەرێمی کوردستان کە بچێ بۆ ناوەڕاست و بۆ خوارو حقەتەن لە چارەسەرکردنی زۆر جددی نەبووین تا ئێمە
تۆزێک ینی بەڕاستی تونمان نەکرد و بێمنەتیمان دەرنەبڕی بە تایبەتی بە لەسەر قەزی ئاو دیار زۆر کێشیان بۆ دروست بوو ینی وەڵحاسە زۆر بێتاقەت و نیگەران بوون لە ئێمە کە باسی گرتنەوەی ئاوشت کرابوو ینی بەڕاستی ینی ئەوەکو هەز دەکەم ئەوانیش ئێستا ئیستیغلالی وەزع دەکەن و لە بیانوو دەگەڕێن بۆی کە ئەوانیش فشاری خۆیان دروستکەن و بە حسابی خۆیان ینی حەقی خۆیان وەربگرن لە هەرمی کوردستان یا وەڵحاصل سزای هەرمی کوردستان بدەنەوە. لەم ڕۆژانەدا پێشکەشکردنی پرۆژە بۆ بنەبڕکردنی گەندەڵی دارایی و سیاسی باڵی بەسەر ئەدەبیاتی سیاسی هەرێمدا کێشاوە. لێدوان و ڕاگەندراوە ڕۆژنامەوانەکانی بەرپرسانیش هیچ میکانیزمێکی کرداریان بۆ بەرەنگاربوونەوەی ئەو دیاردەیە تێدا نییە. گەندەڵی ئەو شەیە کە ڕەنگە 20 ساڵ پێش ئێستا زۆر کەسمانەکەی نەزانی بێ، بەڵام لە ئێستادا منداڵ و گەورە ئەم وشەیان لەسەر زمانە و وەکاو خواردنەوە ئاسان بووە. لەوەتەی کوردستان پێناوەتە دۆخی قەیرانی دارایی چیتر بەرپرسانی حزبی و حکومی هەرێم توانای شاردنەوەی کەیسی گەندەڵیان نەماوە و کەم ڕۆژەیە زاراوەی گەندەڵی و لێپرسینەوە لە گەندەڵکاران لە زاری بەرپرسانەوە بەرگێی خەڵک نەکەوێت بێەوەی هیچ وردەکاریەک لەباری شوناسی تێوەگلاوان لەم دیاردەیە ڕوون بکرێتەوە یان دیدێک لەبارەی دیاردەی گەندەڵیەوە لەگەڵ ئەم لێدوان و ڕاگەیەنرا و بەیاننامانەدا هاوپێچ بکرێت تا وێنەکە لای هاوڵاتیان ڕوون بێت بە شێوەیەک هاوڵاتیان دەپرسن چۆن دەبێت هەموو کەسێک داوای دەستبڕینی گەندەڵکاران بکات و هیچ کەسێکیش خۆی بە گەندەڵ نەزانێت و گەندەڵکاریش دیار نەبێت. لە دوایین ڕاگەیەندراوی داولەدەی ئەم مانگە بارزانی کە لە 19 ئابی ساڵی ڕابردووەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستی سەرۆکایەتەکەی دروست بووە داوا دەکات ئیجرات لەو کەس و کۆمپانیایانە بکرێت کە بە شێوەیەکی نایاسایی دەوڵەمەند بوون و لە گەندەڵیدا تێوەگلاون و لیژنەیەکی بۆ بابەتای پێکێنە. دواتر مەلا بەختیار بەرپرسی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسیەکێتی لە وتارێکیشدا داوای کرد لێکۆڵینەوە لە کاربەدەستانی یەکێتی و هەموو حزبەکانی دیکە بکرێت کە سامانیان بە شێوەیەکی ناشەرعی دەستکەوت بێت. بەشی زۆری هاوڵاتیان و چاودێران بە گومانەوە لەم گوتارانەی دەسەڵاتدارانی کورد دەڕوانن چونکە لایەنی بەرپرس لە نێشتنی گەندەڵی و بنبڕکردنی ئەم دیاردەیە بە هەموو جۆر و شێوەکانیەوە خۆیانن کەچی ئەوان پەیامەکانیان ئاراستەی ڕایگشتی و شەقام دەکەن بی ئەوەی تا ئێستا هیچ چەنگاوێکی کردەیان نابێت بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی. شارەزایان و یاساناسان ڕوونی دەکەنەوە سەرەکیترین پێناسە بۆ گەندەڵی بریتیە لە بەکارهێنانی دەسەڵاتی گشتی بۆ بەرژەوەندی تایبەتی لەگەڵ خراپ بەکارهێنانی دەسەڵاتی گشتی لە پێناو دەستخستنی بەرژەوەندی تاکە کەس بە شێوەیەکی گشتیش دیاردەی گەندەڵی دابەش دەبێت بۆ دوو بەشی سەرەکی کە گەندەڵی گەورە و گەندەڵی بچووکە. هەرچی جۆری یەکەمە کە گەندەڵی گەورەیە گەندەڵی کای سیاسی و دەسەڵاتی باڵای سیاسی فەرمانڕەوا دەگرێتەوە وەک بەکارهێنانی دەسەڵات بۆ قایمکردنی پێگەی بەرپرسەکان و گرنگیدان و پێشخستنی هەندی یاسا کە لە بەرژەوەندی کۆمەڵێک بەرپرسە و فەرامۆشکردنی پرۆژە یاساکانی دیکەش کە لە بەرژەوەندی گشتی خەڵکە. ئەم جۆرە گەندەڵیەش هەرچەندە کەمیش بێت مەترسیدارترین جۆری گەندەڵیە چونکە چارەسەرکردنی قورس و ئاڵۆزە بەهۆی پێگە و نفوزی دەسەڵاتی سیاسیەوە لە زۆربەی وڵاتانی گیرۆ دەبوو بە دیاردەی گەندەڵی. جۆری دووەمی گەندەڵیش خۆی لە خراپ بەکارهێنانی دەسەڵاتی گشتیدا دەبینێتەوە بۆ بەرژەوەندی تایبەت وەک وەرگرتنی بەرتیل بۆ ڕایکردنی کاروباری خەڵک یان دامەزراندنی خزم و خۆش لە دەوروبەری بەرپرس. بەپێی پێناسی ڕێکخراوی شەفافیەتی نێودەوڵەتیش مەرج نییە ئەو دەسەڵاتانە تەنها بۆ بەرژەوەندی تاک بەکاراتبن بەڵکو دەکرێت بۆ خزم هاوڕێ دەستگا حیزب یان گروپێکی چەکدار بن کە فەرمانبەر و کاربەدەستەکە لەگەڵیدا هاوسۆزە. ئەم جۆرەیان هەرچەندە زۆریش بن هێشتا مەترسیان ناگاتە ئاستی گەندەڵی گەورە چونکە دەکرێت ڕێوشێن دابنرێت بۆ ئاشکراکردن و دواتریش چارەسەرکردن و ڕێگەلێگرتنیان. لە ئێستاشدا نازانرێت مەبەستی بەرپرسانی کورد لە بنبڕکردنی گەندەڵی کە لەم ڕۆژانەدا باڵی بەسەر ئەدەبیاتی سیاسی هەرێمدا کێشاوە
کام جۆرەیانە لە دوو جۆرە سەرێکیەکەی گەندەڵی جگە لەوەش لێدوەن و ڕاگەیەنراوە ڕۆژنامەوانەکانی بەرپرسان هیچ میکانیزمێکی کردداری پێشکەش ناکەن بۆ بەرەنگاربوونەوەی ئەو جۆرە گەندەڵیەی مەبەستیانە بەم پێش باسەکەیان هەر لە چوارچێوەی تیۆریدا ماوەتەوە ئەمەش نیشانەی پرسیاری گەورە لەسەر جددیەتی ئەم بانگەشانە دەخاتە ڕوو. دوای ئەوەی ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی پشتڕاستی کردەوە کە چەکدارانی داعش چەکی کیمیاییان دژی پێشمەرگە بەکارهێناوە، سوپاسسالاری وەزارەتی پێشمەرگە ڕایگەیاند هەرچەندە پێداویستی خۆپاراستن لە چەکی کیمیایی بۆ نزیکەی 3000 پێشمەرگە دابین کراوە، بەڵام ئەوەی هەیە لە ئاستی پێویستدا نییە و بەشی محوەرێکیش ناکات. چەند جارێک چەکدارانی داعش لە هێرشەکانیاندا غازی کولۆر و خەردەلی خنکێنەریان دژی هێزەکانی پێشمەرگە بەکارهێناوە. سوپاسسالاری وەزارەتی پێشمەرگەش دەڵێت هاوپەیمانان تەنها بەشی 2000 پێشمەرگە جلوبەرگ و دەمامکیان بۆ خۆپاراستن لە هێرشەکانی داعش دابین کردووە، ئەوەش کە دراوە بەشی محوەرێک ناکات. وتیشی وەزارەتی پێشمەرگە داوای لە هاوپەیمانان کردووە کەلوپەلی پێویست بۆ هێزەکانی پێشمەرگە دابین بکەن تا بتوانن خۆیان لە هێرشە کیمیاییەکانی داعش بپارێزن. داوامان لە هاوپەیمانان کردە پێداویستی دەربارەی ئەو چەکی کیمیاوی وەکو خەردەل و وەکو مادەی کلۆر کە ڕەماوەیە کەلاندێ محاوڵ بەکاربێنن کوردستانی داعش. ئەوان پێداویستیەکانی زیاتر قیناویقایە جلوبەرگی تایبەت کە بۆ خۆپاراستن لە موادی کیمیاوی. هەر ئەوەی هەندێک مواد هەبن بۆ ئەوەی بۆ جلوبەرگەکانیان پێ بەگوناڵن تأثیری لەسەر نەبێتن بۆ خۆپاراستن لەو موادە کیمیاویانەی کە تەسەرف دەکەن بۆ ناو قەواتایی پێشمەرگە. هەر ئەوانە شتی پێداویستی زۆرۆلی ئەوانە ئانی یاکو بە پەلە شتێکی بە پەلە بیتن. ئەو وتانەی سوپاسسالاری وەزارەتی پێشمەرگە دوای ئەوە دێت کە مارک تۆنەر وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند باڵگەکان سەلماندویانە کە چەکدارانی داعش چەند جارێکی لە هێرشەکانیاندا لە سووریا و عێراق غازی کولۆر و غازی خەردەلی خنکێنەریان بەکارهێناوە. بەپی ئەو بەڵگانەی کە لە ڕێگەی وێنەکانەوە دەستمان کەوتووە بۆمان دەرکەوتووە کە داعش بەرپرسە لە بەکارهێنانی غازی خەردەلی خنکێنەر کە لە مانگی ئابی ساڵی ڕابردوو لە شاری ماریا لە سووریا بەکاری هێنابوو. هەروەها بە پشتبەستن بە بەڵگەکان داعش لە عێراق چەند جارێک غازی خەردەلی خنکێنەری لە چەند هێرشێکدا بەکارهێنەوە. ڕێکخراوی قەدەغەکردنی چەکی کیمیایی ڕایگەیاند ئەو لێکۆڵینەوانەی ئەنجامیان داوە ئەو پشتڕاست دەکاتەوە کە چەکدارانی داعش بە چەکی کیمیایی هێرشیان کردووەتە سەر هێزەکانی پێشمەرگە لە باشووری ڕۆژئاوای شاری هەولێر و 35 پێشمەرگە بە غازی خەردەل بریندار بوون. ئەوەش یەکەم جارە هەواڵی بەکارهێنانی ئەم غازە لە دژی هێزەکانی پێشمەرگە پشتڕاست دەکرێتەوە. کارزان تارق نارتی سلێمانی. گرنگترین ناونیشانەکان لە سەر هێرشکردنە سەر مامۆستا ئاینیەکەی شاری هەولێر فراکسیۆنی پارتی وەڵامی 5 فراکسیۆنەکەیدایەوە و ڕایگەیاند ئەو لایەنانە خۆیان لە بەرپرسیارەتی دەدزنەوە. لەسەر پرسی دەوڵەتی کوردی دوو کار بەدەستی باڵای رووسیا ڕایانگەیاند ڕێز لە داواکاری کورد دەگرن، بەڵام لەگەڵ یەک پارچەیی خاکی عێراق و سووریادا. هێزەکانی یەپەگا شارۆچکەی شەدادیەیان لە پارێزگای حەسەکە کۆنتڕۆڵ کرد و ڕێگەی هاتوچۆی چەکدارانی داعشیان لە مووسڵەوە بۆ ڕەقا بڕی. هەڵۆکانی ئازادی کوردستان بەرپرسیارەتی تەقینەوەکەی ئەنقەرەی لە ئەستۆ گرت و هەڕەشەی بەردەوام بوونی هێرشەکانی دەکات. وەک هەمیشە زانیاری زیاتر لە NRTTV.com. هەمیشە لە خۆشیدا بن.